یاریەکانی خولی نایەبی کوردستان تا لە کۆتاییەکانی نزیکتر دەبێتەوە. یاریەکان بەهێزتر و ئاگرین دەبن. ڕۆژی یەکشەمە یاریەکانی گەڕی 12 خولەکە بەڕێوە دەچێت کە زۆرترینیان لە شاری هەولێرە کە سێ یاریە. دوانیان یاری لوتکە و دێربی شارەکەن. لە بەهێزترین یاری لەسەر یاریگای برایەتی ئەو یانەیەی پێگەی یەکەم میوانداری ئاڕاتی خاوەن پلەی سێم دەکات. ئەگەر بێت و برایەتی سەرکەوتن بەدەست بهێنێت ئاڕات تا ڕادەیەک بێ هیوا دەکات لە نازناوەکە و خۆی لە گەیشتن پێی نزیکتر دەکاتەوە. بەڵام پێچەوانەکەی ئاڕات خۆی پێش برایەتی دەخات و ئەگەر بێت و ئەنجامی هەندرێنیش لە بەرژەوەندی بێت دێتە خانەی یەکەم. لارێکی تر لە شارۆچکەی پیرمام دێربی هەولێر یانەی دایک و پێشمەرگەکەی کۆ دەکاتەوە. هەولێر هەرچەندە لە هەفتەی ڕابردوو یاری نەکردو و پشوو بووە، بەڵام تیپەکە هەڵسانەوەیەکی گەورەی بەخۆیەوە بینیوە دوای چەندین یەکسانی و شکست بە دوای یەک. پاڵەوانی وەرزی ڕابردووش تاوەکو ئێستا ئەنجامەکانی وەک پێویست نین، هەرچەندە لە زۆربەی یاریەکان زۆرترین کۆنتڕۆلی تۆپ لای خۆی دەبێت، بەڵام ئەنجامی یاریەکان بە سوودی ئەو ناشکێتەوە. چاوەڕوانی هەڵسانەوەی پێشمەرگەی هەولێریش دەکرێت، بۆیە یاری دێربی چاوەڕوان دەکرێت لوتکەش بێت. هەولێر خاوەنی 13 خاڵە و پێشمەرگەی هەولێریش 12 خاڵ لە پلەکانی پێنجەم و شەشەمدان. لەسەر یاریگای هەندرێنیش یان هاوتاکەی پێشەنگ هەندرێن میوانداری زاخۆی سوورپۆش دەکات. هەندرێن دەیەوێت شەڕی دوورکابەرەکەی بە سوودی خۆی بە کۆتابێنێت، چونکە بەبرنەوەی لە زاخۆ لە ئەگەری هەر ئەنجامێکی برایەتی و ئاڕات بە سوودی ئەو دەبێت، چونکە یان یەکێکیانی لێ دوور دەکەوێتەوە یان هەردووچیان. زاخۆش ئەنجامەکانی ناجێگیرە، بە تایبەت بەهۆی بەشداریکردنی لە خولی عێراق و چەندین یاریزاینە تیپی یەکەم وای کردووە تیپی دووەم نە بە ئاز دەربکەوێت و نە ئەنجامی باشی هەبێت. بە 11 خاڵ لە پلەی حەوتەمە. لە کۆتاییاریش لە شاری سلێمانی نەورۆز تاکە نوێنەرەکەی شارەکە میوانداری زێرەڤانی دەکات. نەورۆز ئەنجامەکانی بە شێوەیەک خراپن، هەمووان گومانی دابەزینی لێ دەکەن، چونکە تاوەکو ئێستا لە کۆی نۆیاری سەرکەوتنی نییە و خاوەنی 5 خاڵە لە کۆتایی ڕیزبەند. بە شکستیش تیپەکە ڕەنگە بە تەواوی بڕوخێت. زێرەڤانی لە سەرەتای خولەکە ئەنجامەکانی وەک پێویست نەبوو، بەڵام ئەویش هەڵسانەوەیەکی تا ڕادەیەک باشی بەخۆیەوە بینیوە. ئەگەر بیەوێت لە ڕکابەری بۆ نازناوەکەش دانەبڕێت، دەبێت بیری لە 3 خاڵەکە بێت، هەرچەندە لە دەرەوە یاریگای خۆشێتی. حوسێن محەممەد، کەناڵی پێم.